سلام ڕێز لە هەر شوێنێک بن دووبارە باس لە ئەگەری پرۆسەی ئاشتی و یانیش قۆناغێکی دیالۆگ لە نێوان دەوڵەتی تورکیا و کوردەکان دەکەینەوە. ئەو قۆناغی کە لە 1 مانگی ئۆکتۆبەر ینی 30 ڕۆژ بەر لە ئێستا بە تۆقەکردنەکەی دەوڵەت باخچەری دەستی پێکردبوو بە تۆزێک بە گومانیشەوە ئەمڕۆکە واتە دوای 30 ڕۆژ گەیشتا قۆناغێکی نوێتر و جددیەتێکی دیکەی لەخۆوە گرت. ئەویش ئەوە بوو دوای چەند ڕۆژ لە بێدەنگی ڕەزب تەیب ئەردۆغان سەر کۆماری تورکیا ئەو بێدەنگی شکاند و ئەویش بە شێوەیەکی دیکە و ئەتوانین بڵێن دووبارە پشتگیری لە قۆناغەکە کردەوە و باسی لە جددیەتی قۆناغەکە کردەوە. بۆ ئەوانەی کە لە دوورەوە تەماشای بابەتەکە دەکەن لە نزیکەوە ئاگیان لێنە بە کورتی دەمەوێت بەبیر بێنمەوە. دەوڵەت باخچەری لێ 1 ئۆکتۆبەر کاتێک ژووری پەرلەمانی تورکیا کرایەوە ئیتر چوو تۆقەی لەگەڵ بەرپرسیاران و ئەندامانی فراکسیۆنی دەم پارتیکە لە ناو پەرلەمانی تورکیادا و دوایی لە ژووری ماپە لە پەرلەمانی تورکیادا لە لێدوانێکیدا باسی لە گرنگی ئەو تۆقەیە کرد و هیوای خواست کە کوردەکان ئەو دەستەی کە لە بۆ ئەوان درێژکراوە دەستی ئاشتی و دەستی برایەتی ڕەدی نەکەنەوە و ڕۆژێکی پێنەچوو ڕەزب تەیب ئەردۆغانیش بە شێوەیەک لە شێوەکان پشتگیری لەو تۆقەیە کرد و گوتی ئەم تۆقەیە بەتەنیا تۆقەی دەوڵەت باخچەری تۆقەی هەموو هاوپەیمانی جمهوریە کۆمارە. بەڵام دوای ئەوە دەوڵەت باخچەری بێدەنگێکی لەخۆوە گرت هەتاوەکو دوێنێش هیچ لە دوانێکی نوێ و دیکەی نەدا. لە دوای ئەوە چی ڕوویدا؟ دوای ئەوە بێگومان گفتوگویەک ڕوویدا، گفتوگویەکە زۆر بێ باوەڕانە بوو، بێ متمانەی تێدا بوو، پەکەکە بە هەموو شێوەیەکە ڕەدی دەکردەوە کە هیچ لە پشت دەرگاکانیشەوە هیچ زۆرە دیالۆگێک هەبی، هیچ زۆرە گفتوگویەک هەبوو هەبێ کە ئەمە ڕاست نییە. بێگومان من 40 ڕۆژ بەر لە 1 ئۆکتۆبەر ینی چەند ڕۆژ بەر لە تۆقەکەی دەوڵەت باخچەری من لەو بارەیەوە زانیاریەکم ئاشکرا کردبوو کە گفتوگۆ لە نێوان قەندیل و ئیمرالی لە ڕێگای ڕاستەوخۆ یانیش نەڕاستەوخۆ هەیە. بێگومان من باسی پەیوەندیەکم کردبوو و دوای من ئەمبەرین زەمان لە ڕۆژنامەی ئەلمۆنیتۆری نێودەوڵەتیدا هەمان زانیاری پشتڕاستکردنەوە، بەڵام پەکەکە هەر ئینکاری کرد. با بزانین دوای ئەوە چی ڕۆیدا؟ دوای ئەوە بێگومان هەر لەو سەردەمەی کە من زانیاریەکانم ئاشکرا کردبوون باسم لەوە کردبوو کە گرژیەک بێگومان ئاساییە گرژیەک لە نێوان پەکەکە و بەڕێز ئۆزەلاندا دروست بووە و ئەمە لە شوێنێکدا کۆتایی بە دیالۆگ هێناوە. هەر لەو ماوەیەدا عومەر ئۆزەلان داوای کرد کە سەردانی مامی بکات. عومەر ئۆزەلان شێ برازای عەبدوڵڵا ئۆزەلانە و ئەندامی پەرلەمانی تورکیا لەسەر فراکسیۆنی دەم پارتی. ئەو داواکاریەی ئەو دوای لێدوانەکەی دەوڵەت باخچەری تەماشامان کرد جێبەجێ کرا. دوای 43 مانگ کەسێک لە نزیکی بنەماڵی ئۆزەلان توانی ئۆزەلان ببینێ، بەڵام لە هەمان ڕۆژدا چی ڕوویدا؟ لە هەمان ڕۆژە تەماشامان کرد کە عومەر ئۆزەلان لە ئیمرالی تازە گەڕابووە لە ئەنقەرە 30 کیلۆمەتر دووری پایتەخت لەوێدا لە ناوچەیەکی پیشەسازی سەربازی تایبەت بە درۆن و کەلوپەلی ئاسمانی لەوێدا دوو گەریلای پارتیکلێکارانی کوردستان هێرشیان کرد و 5 کەسیان کوشتن و 23 کەسیشیان بریندار کردن. ئەمە هەمومان چاوەڕێمان دەکرد کە ئەو چالاکیە پەکەکە نەیخەتە ئەستۆی خۆی، بەڵام خستیا ئەستۆی خۆی. وا دیارە گومان لەسەر ئەوە هەبوون کە پەکەکە کردبی ویانیش بەکار هاتبێ لە بۆ ئەو چالاکی ویانیش لایەنێک دەرگای لە پێش کرد بێتەوە. ئیتر لەم جۆرە چالاکیانەدا شتیوە ڕوو ئەدەن، بەڵام پەکەکە ئەم چالاکیەی بە شێوەیەک لە شێوەکان قبول کرد کە ئەوان ئەنجامیان داوە، بەڵام ویستیان لەوێ ئیتر شتێکی دیکە بڵێن کە گوایە چالاکیەکە پێشتر ڕێکخراوە، بەڵام تەوقیتەکەی لەو کاتەدا بووە. ئیتر کە کەس باوەڕی پێ نەکرد، هەر کەسێک زانی لێرەدا پەیامێک هەیە. ئیتر دوای ئەوە تەماشامان کرد لێدوانێکی مراد قڕێلان هات. مراد قڕێلان هەندێک لە چاو جاران ینی لە چاو مستەفا قەڕەسۆڤ لە چاو بەرپرسیارانی دیکەی پەکەکە هەندێک نەرمتر لەسەر بابەتەکە دوا، بەڵام گومانەکانی خۆی لەو پرۆسەیەدا نەشاردنەوە.
باسی لەوە کرد کە ئەکری ئەمە لایەنی تەکتیکی هەبێ، لایەنی فێڵبازی هەبێ، پەیوەندی بە دەنگدان هەبێ، پەیوەندی بە درێژکردنەوەی تەمەنی دەسەڵاتی ئەردۆغان و دەوڵەت باخچەلیەوە هەبێ، بەتەنیا بابەتەکەی بەوە بەستەوە. لە هەمان کاتا لەناو تورکیادا دەم پارتیش بە هەمان شێوە لێدوانی بە هەمان شێوەیدان، وەکو بڵێ بە دوودڵی نزیک دەبنەوە، بە ساردی نزیک دەبنەوە. ئەمە لە ڕۆژانی ڕابردوودا لەناو ڕایگشتی تورکیادا لەناو کەسانێکی نیمسە شارەزاش لە بابەتەکەدا بە شێوێک لە شێوەکان ئەم جۆرە هەڵسوکەوتانە و ئەو چالاکیە پەکەکە لە ئەنقەرە ڕەخ نەکرن، بە تایبەتی ئەوانە لە نزیکەوە ئۆجەلان دەناسن، ئەوانە لە نزیکەوە دەوڵەتی تورکیا دەناسن، ئەوانەیە کە لەوێ دەرس و مامۆستای زانکۆ بوونەوەیانیش لەسەر پرۆسی ئاشتی کاریان کردو. ئەوانە بەگشتی کۆمەڵێک ڕەخنەی جددیان پێشکەشکردن. یەک لەوانەش مامۆستا عەباسی وەلی بوو کە هەم لە زانکۆی بۆغاسچی مامۆستا بووە، هەم پێشەوەی ئۆجەلان بگیرێ لە ئیتالیا لە ڕۆما ئۆجەلانی بینیوە و زۆر لە نزیکەوە تاقیبی بابەتی کێشەی کورد دەکاتن لە تورکیادا. ئەویش بە هەمان شێوە لە ڕۆژانی ڕابردوودا لە دیمانەیەکیدا لەگەڵ رادیۆ دیالۆگدا بە توندی ئەمەی ڕەخ نەکرد، بەڵام دەم پارتیش لەناوە خۆیاندا و کوردەکانیش لەناوە خۆیاندا ئەم ڕەخنیان پێشکەش کرد کە ناکرێ مرۆڤ بەردەوام بە چاوێکی سارد و گوماناوی نزیکی بابەتەکە ببێ. وا دیارە پارتی کۆماری گەلیش زەهەپا بە هەمان شێوە ئیتر گومانی دروست کرد، بەڵام پارتی کۆماری گەل لە هەمان کادا ئەتوانین بڵێن هەندێک دەست پێش خەریشی کردن، یعنی ئەردۆغانی ناچار کرد کە بێتە ناو بابەتەکە، خۆی نەشارێتەوە بوو، بە تەنیا دەوڵەت باخچەلی وەکو قسەکەری خۆی نیشان نەدا بە خۆی بێ قسە بکە لەسەر بابەتەکە. و ئەمە بوو ئوزگر ئۆزەر سەرۆکی جەهەپا سەردانی سلاحەدین دەمیرتاشی کرد و چونکە ئوزگر ئۆزەر دەزانێ ئەگەر لایەنێکی تەکتیکی هەبێ بە تەنیا بۆ ئەوە بێ کوردەکان دیسا فری و بدەن و دەنگیان پێ کۆ بکەنەوە بۆ ئەوەی دەستورێکی بنچینەی لە ئایندەدا بنووسێتەوە لە بەرژەوەندی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ ئەوەی جارێکی دیکە خۆی کاندید بکاتەوە بۆ سەرۆک کۆماری. ئەمە باشترین ڕێگا ئەمەیە لە ڕێگای دەمیرتاشدا ئەتوانن ڕێگای لێبگرن، چونکە دەمیرتاش تاوەکو ئێستاش لەسەر سیاسەتی یاسایی کوردان لە تورکیادا، سیاسەتی ئاشکرا، سیاسەتی لێگال باشترین و گەورەترین کاریگەری هەیە. و سلاحەدین دەمیرتاشیش زۆر عاقلانە نزیکی بابەتەکە بووەوە و پێشوازی کرد لە بابەتەکەدا. لە هەمان کادا ئەویش ناونیشانی ئیمرالی دەرخستە پێش و نیشانیدان کە ئۆجەلان باشترین ناونیشانە بۆ ئەوەی قۆناغەکە لەوێ دەست پێ بکرێت. ئیتر دوێنێ ڕەجەب تەیب ئەردۆغان لە لێدوانێکیدا لە پەرلەمانی تورکیادا ئەمەی پشتڕاست کردەوە کە ئەو بابەتێکی گشتیە، بابەتێکە حکوومەت و دەوڵەت لە ناویدایە، ئەوان زۆر بەجددی لەو بابەتە دەڕوانن و هیوادارن هیچ کەسێک کارێکی وانەکە کە ئەو قۆناغە پەک بخاتن. دوای ئەوەش تەماشامان کرد ئەمجارە هاوسەرۆکی دەم پارتی لێدوانێکیدا لە ژووری دەم پارتی لە پەرلەمانی تورکیادا ئەمانش بە شێوەیەکی جیاوازتر لە جاران، یعنی ئەتوانم بڵێم وەڵامی ڕەخنەکانیاندایەوە خیتابێکی جیاوازتریان پێشکەش کرد و ئەمجارە بە گەرمتر لە جاران پێشوازیان لە قۆناغەکە کرد. ئێستاکە ئەوەی کە پێشوازی لە قۆناغەکە نەکردووە بە تەنیا پەکەکە بۆ پێشوازی لە قۆناغە نەکردووە بە گریمانەی من، چونکە هەتاوەکو ئێستا لەوانەیە ناڵێن دیالۆگ لە نێوان دەوڵەت و پەکەکەنیا، من پێم وایە لە مێژە دیالۆگ لە نێوان دەوڵەت و پەکەکەدا هەیە، بەڵام ڕەنگ بێ هەتاوەکو ئێستا پەکەکە ڕازی نەبوو بێ لەسەر ئەم قۆناغە و ئەمەش بێگومان کێشە دروست دەکات. سبەینێ ئۆجەلان ناچار بکرێت لێدوانێک بدا دەربارەی پەکەکە و پەکەکە لەو ناوەدا ئەگەر ڕازی بێ خراپی لەسەر دەشکێتەوە، ئەگەر ناڕازی بێ ئەم جارە دیسە هەر خراپی لەسەر دەشکێتەوە و حرەکەتی ئۆجەلانی ئەم کاتە پارچە دەبێ. بابینە سەر ناوەڕۆکی ئەو باسە، ناوەڕۆکی ئەو باسە لەکوێوە سەر هەڵدەگێ. بەڕای من ناوەڕۆکی ئەو باسە بێگومان ڕەنگ بێ پەیوەندی بە دەستوری بنچینەوی و ئەمانە هەبن، هەموو لایەنێک کە کارێک دەکا سەرەتا بەرژەوەندی خۆشی ڕەچاو دەکاتن، بەڵام ئەمە زۆر لەوە گەورەترەوە لە نزیکەوە پێم وایە پەیوەندی بە ڕۆژئاوا هەیە، پەیوەندی بە سووریا هەیە. یعنی ئێران بەپێی ئەمریکا، بەپێی ئیسرائیل، حتا بەپێی تورکیاش، ئێران لە لاوازترین کاتەکانی خۆیدا دەژی، بە تایبەتیش لە سەردەمی لە دایکبوونی کۆماری ئیسلامیەوە هەتاوەکو ئەوڕۆ لە وەختێکی زۆر لاوازدا دەژی. ئێمە نازانین قەبارەی هێرشەکانی ئەم دوای ئیسرائیل بۆ سەر ئێران تا چ ڕادەیەک بووە،
بەڕاستی ناتوانین نازانین بڵین ئایا ئیندوستری سەربازی بە تایبەتیش ئیندوستری و پیشەسازی سازکردنی چەکی دوورهاوێژ و موشکی بالستیکی و دڕۆنی ئێرانی بە تەواوەتی پەکخراوە و یانیش بۆ ماوەیەکی دوور و درێژ پەکخراوە یان نا و ئەو ئێران چەند موشکی ماوە چەند موشکی نەماوە هێزەکانی حیزبوڵڵا لە چ ئاستێکدانە جەبڵخانە و لۆجستیک و کەلوپەری سەربازی و ئیندوستری سەربازیان لە چ ئاستێکدایە ئەمانە نازانین بەڵام وا پێ دەچێت کاتێک مرۆڤ تەماشای دەمی تینگتانکەکانی ئەمریکا و ئیسرائیلی دەکا وا پێ دەچێت ئێرانیان لاواز بوو بێ ویانیش چاوەڕوان دەکرێت ئێران لە ئایندەدا زۆر لاواز بێ و هەموو هێزەکەی خۆی بکشێنیتەوە ناوەوە بۆ ئەوەی لە ناو ئێراندا ئارامیەک ڕوونەدا لە بۆ هەندێش لە سووریا و لە عراق و لە لوبناان و لە هەموو ناوچەکەدا دەست و قاچەکانی ئێران دەشکێن و بە تایبەتی ئەمە کاریگەری لەسەر سووریا دەبێت لایەنێکی دیکەی ئەوەیە ئەمریکا بێگومان هەم لە سەردەمی ئۆبامادا دوای ئەوە هەم لە سەردەمی ترامپدا و دوای ئەوە هەم لە سەردەمی بایدندا ئەمریکا استراتیژیەکی هەیە و ئەمە پەیوەندی بە فلان سەرۆک و فلان سەرۆکەوە نیە استراتیژیەکی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکشێتەوە و بەڵام ئەو کشانەوەی بایدن لە ئەفغانستان کە ڕوویدا بێگومان هەندێک گرانی و قورسایی و پرەنسیجی سیاسەتی دەرەوەی ئەمریکای خستە ژێر پرسیارەوە ئەمە وای کرد متتەفیقەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نیگەران ببن باوەڕیان بە ئەمریکا نەمینێ لە جیاتی ئەمریکا پەنا بۆ متتەفیقی دیکە ببن هەروەکو دەبینین ئیمارات سعودی عەرەبی و پەنایان بۆ چین و رووسیا برد و چینیش لە نێوان ئێران و سعودیای عەرەبیدا قۆناغێکی نوێی دیالۆگ و ئاشتەوانی دەست پێکرد و سەرکەوتوش بوو هەتاوەکو ئێستادا بە لە بەرچاوگرتنی ئەمانە دەبێ کشانەوەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەست پێ بکە و خاڵێکی دیکە کە دەبێت لە بەرچاو بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا هەروەکو کۆمەڵێک لایەن باسی دەکەن جوگرافیا دەگۆڕێ من پێم وایە جوگرافیا بگۆڕێ بەڵام پێم وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا هاوسنگی هێز دەگۆڕێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا ئیسرائیل باڵادەستە نەوەک تورکیا نەوەک ئێران ئیسرائیل باڵادەستە و ئیسرائیلیش لەگەڵ عەرەب ئیتفاق دەکات ئیتفاقی ئابراهام ئیبراهیمی بەڕاستی دەست پێ دەکاتەوە و ئەو کاتەکە ئیتفاقی ئیبراهیمی دەستی پێکردەوە ئیسرائیل باڵادەست بوو ئاسایشی ئیسرائیل گەرانتی کرا پێویستە ئەو لایەنانەی کە نزیکی رووسیا نزیکی ئێرانن ئەم لایەنانە پەیتا نزیکی خەتی ئیسرائیل و ئەمریکا بکرێنەوە ویانیش هەندێک دوور بخرێنەوە لە ئێران و یەک لەمانەش ڕژێمی بەشار ئەسەد و سووریایە دەوڵەتی تورکیا ئەردۆغان لە پێش هەڵبژاردنەکاندا زۆر هەوڵیدا تۆقەیەک لەگەڵ بەشار ئەسەد کە بەڵام بەشار ئەسەد بە هیچ شێوەیەک تەنازولی نەکرد و ئەمەش بۆ پرەنسیپی حیزبی بەعس دەگەڕێتەوە بۆ پرەنسیپی ئەلیتی سیاسی سووریا دەگەڕێتەوە کە ئەوان لە سیاسەتدا زۆر پش و درێژن و کەم تەعویز دەدەن بە ئاسانی لە بۆ لایەنێک کە خاچی ئەوانی داگیر کردووە تۆقەی لەگەڵ ناکەن یەکنەوە ئیسرائیلیش وایە لە بۆ تورکیاش وایە ئیتر لە بۆ هەندێک یەک مەرجانە بەرامبەر تورکیادانا کە سەربازەکانی خۆی بکشێنیتەوە بەڵام کاتێک سەربازەکانی بکشێنیتەوە ئەمە سەربازانی ئێران و سەربازانی رووسی ویانیش هێزی نزیک رووسی و ئێرانی ئەم بۆشایە پڕ دەکەنەوە کەواتە ئێران و رووسیا لەو ناوە قازانجیان کرد بۆیە ئەگەر تورکیا بەخۆشی بیهێوێ سەربازەکانی خۆی بکێشێن هەرچەندە نایەوێ ئەمریکا ڕێگە نادا بریتانیا ڕێگە نادا تورکیا سەربازەکانی لە باکووری سووریادا بکشێنیتەوە لە بۆ هەندێک ئێستا کە لە بۆ دەوڵەتی تورکیاش فرسەتێکە مادەم بەشار ئەسەد تۆقەم لەگەڵ ناکە لەگەڵم ئاش نابێتەوە سەرباری ئەوە من هەڵە هەڵبژاردنەکەندا دیسان سەرکەوتم ویانیش مامەوە وەکو سەر و کۆمار ئەگەر سەرکەوتوش نەبم ئەگەرچی لە هەڵبژاردننی شارەواییدا شتیشم زۆر مانسەبم لە دەستدا و زۆر کورسی و زۆر شوێنم لە دەستدا بەڵام لە هەمان کاتدا من هێزم هەیە و ئەمڕۆکە ئیترمادەم بەشار ئەسەد لەگەڵ ئەوە نییە تۆقەم لەگەڵ بکە لەگەڵ ئەوە نییە لەگەڵ من دژمنایەتی هێزە کوردیەکان بکە ئێستاکە من سیاسەتێکیکە بەڕێوە دەبم کاوە سیاسەتی ئەمریکیە واتە بەشار ئەسەد بمێنێ بەڵام ناچاری پەیوەندی بکرێ ناچاری دیالۆگ بکرێ ناچاری چارەسەری بکرێ هەم لەگەڵ هێزە کوردیەکاندا هەم لەگەڵ تورکیادا و ئەمە لەلایەکی دیکە دەوڵەتی تورکیا چەندین ینی قۆناغی ئاشتی
2010 بەدواوە بڵین و یانیش 2011 بەدواوە کە 2013 ئێمە زیاتر بینیمان پێشتریش هەبوو وەکو ئێستا کە دیالۆگ هەبوو بەڵام پەکەکە باسی نەدەکرد تورکیاش باسی نەدەکرا ئێستا تورکیا باسی دەکات ئەو کاتە ئێمە لە گولەنیەکانمان بیست ئەوان ئاشتیان کرد کە لە ئۆسلۆ گفتوگوێکی زۆر جدی هەیە و بەردەوام هاکەن فیدان لەگەڵ ئەندامانی پەکەکە دادەنیشێ و لە کاتی دادەنیشێ بەردەوام ئەڵێ بەڕێز ئۆزران وشەی بەڕێز ئۆزرانیش بکردێنێ لە 2013 ئەومان بینی و پەیوەندێکی خۆش دروست بوو لە نێوان هێزەکانی پێدە و با بڵێن پێدە و دەوڵەتی تورکیادا ساڵح موسلیم و نەسرین عەبدوڵڵا ئەوانە سەردانی تورکیایان دەکرد و گۆڕی شا ئیسماعیل بوو لە باکووری سووریا گۆڕەکەی گوازرایەوە بۆ تورکیا یاپەگە یارمەتیدان و هەتاوەکو 2015 ینی پرۆسی ئاشتی ئەو کاتە ئەتوانین بڵێن لە سووریاوە لە باکووری سووریاوە دەستی پێ لە ڕۆژئاوا دەستی پێکرد هەر لەبەر ڕۆژ ئاواشەوە کۆتایی پێات لە ڕۆژ ئاواشەوە کۆتایی پێاتوانە کاتێک ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک بە پشتبەستن بە ئەمریکا و یانیش بە هاو پەیمانێتی کردن لەگەڵ ئەمریکا نەچوونە ژێرباری ئەوەی ڕەزەت تایب ئەردۆغان دەیویست شەڕی سووریایان نەکرد سیاسەتی خۆیان پەیڕەو کرد و ئەمە کۆتایی پێهات و دوای ئەوە زنجیرە شەڕێک ڕوویانداوە تاوەکو داگیرکردنی ئافرین و سەرێکانی بەڵام ئێستا کە تەماشا دەکەین لەمە زیاتر تورکیا ناتوانێت لەمە زیاتر شتێک بکە و کاتێک لەمە زیاتر ناتوانانی شتێک بک بێگومان بیر لەوە دەکاتەوە لە سەردەمی نوێدا ئەگەر بێت و تورکیا درنگ بگاتە وێزگەی ترێن و ترێنەکە بەڕێ بکەوێ ئەوە ئەگەری زۆرە ئیسرائیلیەکان و یانیش عەرەب کە پەیوەندیشی بێگومان پەیوەندیان هەیە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک و بێگومان گرنگی استراتیژی هێزەکانی سووریای دیموکراتیکیش دەزانن و هێزەکەشی دەزانن ڕەنگ بێ ئەوان ئیتیفاقێکی لەگەڵ بکەن و ئەمە بەرژەوەندی دەوڵەتی تورکیا ناشکێتەوە دەوڵەتی تورکیا پەلەیەتی کە لەم بارەوە بەخۆی دەستپێش خەریەکە بکە بەر لە ئیسرائیل و بەر لە عەرەب بێگومان ئەمە لە بەرژەوەندی ئەمریکاشدایەوە ئەمریکاش ئەمەی دەوێت چونکە ئەمریکا باش دەزانێت هەر ئارامیەک لە باکووری سووریا ئەگەر تورکیا تێدا نەبێ ئەو ئارامیە هیچ ئەنجامێک وەرناگری هیچ ئەنجامێک وەرناگری و ئەمریکاش خۆشەڕی تورکیا ناکە خۆشەڕی وڵاتێکی دیکەی ناتو ناکە هەروەکو هەتاوەکو ئێستا بینی ومانە بەڵام هەتاوەکو تورکیاش کێشەی نائارامی لە بۆ سووریا دروست بکە ئەو کاتە وەزعی ئەمریکا دەکەوێتە تەنگاسی بۆیە ئەمریکا کە دەیهەوێت لە سووریا بکشێتەوە دەیەوێت پشتەوەی بەرەکە لە ڕێگای چەند پەیمانێکی دیپلۆماسیانە لە نێوان هێزەکانی نزیک خۆیدا ئیتر بتوانێت بەشار ئەسەد لە ئێران و لە رووسیا تا ڕادەیەک دوورتر بخاتەوە و کە ئێستا کە دەبینی لە مەسەری حیزبوڵڵا و حەماسدا بەڕاستیش بەشار ئەسەد زۆر دورکەوتۆتەوە و پێچێ پەیوەندێکی زۆر ناخۆشی ئێستا لەگەڵ حیزبوڵڵا بێ بە هیچ شێوەیەک هاوکاری ناکات بە هیچ شێوەیەک ڕێگا لە بەردەم ئیسرائیل ناگری هەرچەندە ناتوانێت ڕێگای لێ بگرێ بەڵام ئیسرائیل بە کەیفی خۆی لە سووریا بنکەکانی حیزبوڵڵا بۆمبەباران دەکات سووریا تەنانەت باسی ناکات زۆر بەکەمی باسی دیکە ئەوە هیچ باسی غەزە و حەماس و شتیوە هەریز ناکات و ئەمە ڕنگ بێ لە قۆناغی نوێدا زیاتر ئەمە بەرەو پێش بچێ لە ڕێگای کۆمەڵێک اتفاق و پەیوەندی لە نێوان ڕژێمی بەشار ئەسەد و ئەوروپا و لەلایەکی دیکە ڕژێمی بەشار ئەسەد و وڵاتانی کەندا و ئۆردنیشی لەناودا ئەم کاتە ئەکرێ ئیتر بەڕەکە لە ژێردەستی ئێران و رووسیا تا ڕادەیەک دەربێنن و بەڵام ئەمە بەبێ تورکیا ناکرێت دەبێت تورکیاشی لەناودا بێت لە بۆ هەندێک ڕنگ بێ ئەمریکا ئیتر دوای کۆمەڵێک ئالوگۆریەک لە ئالوگۆریانەش مەسلەی فڕۆکەی F16 و دوای ئەوە کۆمەڵێک پەیامی بە تورکیا داون یعنی ئایا ناکرێت لە سووریا سیاسەتێکی دیکە بکەن کە بەرژەوەندی هەردوو لاتان لە ناویدا بێ ئایا ئێوە پێشتر لە بۆ کوردستانی عراقیش لە هەمان کێشەتان دروست کرد لەمەدا هیچ زیانتان بەرکەت و یانیش قازانستان کرد بێگومان قازانستان کرد بۆ لە کوردستانی سووریاشدا ئەمە ناکەن یعنی ئەو استراتیژی ئەمریکا استراتیژیەکی نوێ نییە من لە بەرنامەکانی زۆر پێشومدا لە ساڵی پێشمدا چەندین جار باسم کردووە کە ئەمە لە ئێمە جاری یەکەم لە ساڵانی 2016دا بینی ومانە کە ئەمانە دەیان هەوێ هەتا ڕادەیەک هێزەکانی سووریای دیموکراتیک هەتا یعنی بەو شێوەیە تێکەڵی پەکەکە نەبن و یانیش پەکەکە و هێزەکانی سووریای دیموکراتیک وەکو یەک پاکێت تەماشا نەکەن نە ئەوان خۆیان وا تەماشا بکەن نە پەکەکە وا تەماشای ئەوان بکە نە تورکیاش وا تەماشای ئەوان بکە لایەکی دیکە اتفاقێک وەکو کوردستانی عراق لە نێوان تورکیا و هێزە کوردیەکاندا دروست ببێ اتفاقێکی ئابووری اتفاقێکی ئەنتیگراسیۆن و تورکیا لە ڕووی ئابووریەوە باڵا دەست بێ وەلا هەمان کاتدا لەناو بۆ ئەوەی
ئیتر پێدە و هێزەکانی سوودی دیموکراتی کە ئێستا هەموو دەسەڵاتەکان بەدەستەوەیە بۆ ئەوەی ئەمانە بە تەواوەتی بێمنەت نەبن لە بەرامبەر ئەوانە هێزەکانی وەکو ئەنەکەسە و ئەمانە بێنە گۆڕەپانەکە و بە شێوێک لە شێوەکان دەسەڵاتەکانیان لەبەردا لەگەڵدا دابش بکەن هەڵبژاردن ئەنجام بدرێن و ئەوانیش بەشێک لە دەسەڵاتیان هەبێ هەر وەکو ئەوەی لە کوردستانی عراق دەکرێت ئێستاکە پێم وایە هەموو سینناریویەکە زیاتر پەیوەندی بۆەوە هەیە ئەگەر نا زۆر پەیوەندی بەناوە خۆی تورکیاوە نییە یعنی پەکەکە ئیسرائیل ئیتر ئێران لاواز بەیان لاواز نەبێ من پێم وانە پەکەکە بتوانێت لە تورکیا ببێتە هەڕەشەیەک بۆ سەر دەوڵەتی تورکیا ڕاستە من پێشتریش باسم کردووە پەکێکە ناتوانانی شەڕی پارتیزانی بکە ئەوە ڕۆی ئەتوانێت ئەم جۆرە چالاکیانە بکە کە لە ئەنقەرە کردی ئەم جۆرە چالاکیان ئەتوانی بیکە بەڵام ئەم جۆرە چالاکیانە گرنگی استراتیژیان چیە ئایا ئەتوان لە ڕووی استراتیژی و تورکیا بڕۆخێنن ناچاری دانیشتنی بکەن نەخیر و تورکیا لە بۆ ئەمەدا تەنازل ناکە خۆی بەشی ئەوەندە خۆی خاوەکو خاوەن هێزێک دەبینی ئینسان پێویستە لە ئانالیزکردندا عاتیفی نەبێ لە بەرامبەر دۆستەکانیدا عاتیفی نەبێ لە بەرامبەر دوژمنەکانیشیدا زۆر زێدە ڕووی نەکە وانش بچوکی نکاتەوە حقیقەتەکە بەو شێوەیە هەتاوەکو ئێستا تورکیا وڵاتێکی ناتۆیە هەتاوەکو وڵاتێکی ناتۆش بێ لەناو ناتۆ دابێ خاوەنی دەبێتە خاوەنی هێزی ناتۆ چەکی ناتۆ استخباراتی ناتۆ کێشەیەکی ئابووری هەیە بەڵام لە ڕێگای ئەو ئیتیفاقی کە باسم کرد ئەکرێ ئابووریەکەشی دۆڵەمەندتر بکاتەوە و لەو ڕۆژانەدا کاتێک تەماشای دەمی ڕەزەب تەیب ئەردۆغان دەکەن بەڕاستی یەکێتی ئەوروپا و پارلەمانی ئەوروپا و ئەنتیگراسیۆن یعنی ئاوێتە بوون لەگەڵ وڵاتانی ئەوروپا زیاتر باز دەکەن و ئەمانەشیان هەموو ئەوەن ئەمان فرسەتێکە هەم لە بۆ تورکیا هەم لە بۆ ئەمریکا لە کاتێکدا کە رووسیا بە شەڕی ئۆکرانیەوە خەریکە و ئێرانیش بە غەزە و حیزب اللهەوە خەریکە لە هەمان کاتدا ئێتر چەکوشی ئیسرائیل بەردەوام لەسەر ئێرانە ئێران ئێستا کە تۆڵەش بکاتەوە ئیسرائیل و لەوانەیە ئەمجارە ئەمریکا و بەریتانیاش بە فڕۆکەکان لی بدەن و تۆڵەش نکاتەوە ئیتر ڕنگ بێ کۆمەڵێک هێز لە دەرەوەی سنووری ئێران لەدەست بدا بێگومان ئەو واتای ناگەینی کە ئێران دەڕوخێ ئێران پارچە پارچە دەبێت من پێم وانە هیچ وڵاتێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا پارچە پارچە ببێ سنوورەکان وەکو ئێستا دەمینێنەوە بەڵام باڵانسی هێز بێگومان گۆڕانکاری بەسەردادێ دەبێت ئێمە ئەو خاڵی سووریا باش ببین بەڵام ئێستاکە تۆپەکە لە نێوان ئۆجەلان و قەندیلدایە دەم پارتی خۆی یەکلایی کردەوە سلاحەدین دەمیرتاش خۆی یەکلایی کردەوە جاپا کە هەڵوێستێکی بەڕاستی بەڕای من هەڵوێستێکی زۆر بە پرەنسیپانەیە کە ئەڵێ هەر قۆناغێک ئەگەر تەکتیکی نەبێ ئەگەر درۆ دەڵەسە نەبێ ئەگەر بۆ فریودان نەبێ ئەگەر بۆ ئەوە نەبێ کە دەستورێکی کۆنەپەرستانە لە پێناوی بەرژەوەندی دیکتاتۆرێک و تۆتالیتەرێک بنووسرێتەوە من لەگەڵتامە بە شەرتێک بۆ ئەوەی ئێمە باوەڕ بۆ بکەن کە قۆناغەکە جددی و دروستە قۆناغەکە نابێت لە پشت دەرگا داخراوەکاندا بەڕێوە بچێت بەڵکو دەبێت لە پەرلەماندا بەڕێوە بچێت یعنی ئەو کاتە جاپە دەم پارتی ئاک پارتی و مەهپە دەنجی ئەمانە بەسە بۆ ئەوەی کاتۆ بتوانێت دەنگ لەسەر دەستورێکی منچی نەی بدەوی لە پەرلەمان ئەوکە بێگومان لایەنەکانی دیکەش ناودانە مەسا عەلی بابەجان ناکرێت دژبێ حتا داود ئۆغڵو ناکرێت دژبێ کە کامانە چەند حەوت کورسی هەشت کورسی دە پازدە کورسیان هەیە لە پەرلەمانی تورکیادا حتا ڕەنگ بێ هودا پاریش بەسێ کورسێکیەوە دەنگ بدات چونکە ئەوانیش لە بەرەی ئەردۆغان و دەوڵەت باخچری دانا ئێستاکە کەواتە تۆپەکە لە نێوان قەندیل و ئۆجەلاندایە ئایا ئۆجەلان چ بڕیارێکەدا یعنی بێگومان هەتاوەکو ئێستا دەوڵەتی تورکیا باس لەوە ناکە کە پکەپەکەکە لەناو قۆناغەکەدایە ئەگەر گوێ لە لێدوانەکانی دەوڵەت باخچەلی بگرین بەردەوام باس لەوە دەکا با ئۆجەلان بێ تەسفیەکردنی پەکەکە ڕابگەینێ و ینی چەکدانانی پەکەکە ڕابگەینێ ڕەزە تەیب ئەردۆغانیش ئەوەی دەکردوە بە تایبەتی دوای ئەو ساڵات چییە ئەو جوابەی پەکەکە لە ئەنقەرە لە ڕۆژێکدا کە جاری یەکەمە دوای 43 مانگ عمر ئۆجەلان دەچێتە لای ئۆجەلان ئەتۆ ئەو ساڵات چێ دەکەی ئەوە معنایەکی تایبەت بەخۆی هەیە لە هەمان کاتدا ئەمە ڕنگ بێ دڵڕەقی تورکیا لە بەرامبەر پەکەکە گەورەتر بکە هەموو لایەنەکان بڵێن کاکە هەتاوەکو پەکەکە مابێ لەگەڵ پەکە ناتوانین ئەم جۆرە کارە بکەین بەڵام ئەمە بەبێ پەکەش ناکرین یعنی ئەو ڕاستیشیە یعنی بەبێ پەکە چۆن دەکەین دەبێت پەکە بە شێوەیەک لە شێوەکان لەناو ڕۆڵێکی هەبێ لەناو دیالۆگەدا بێ وا دوای دیارە من دووبارەی دەکەم و ئەڵێم دیالۆگ لەگەڵ پەکەشدا هەیە یعنی دیالۆگ لەگەڵ پەکەدا نەک دیالۆگی ئیمڕالی دیالۆگی دەوڵەت تورکیا لەگەڵ پەکەشدا هەیە بەڵام وا پێدەچێ هەتاوەکو ئێستا نەکەوتبنە ڕێککەوتنێک وا دیارە ڕێککەوتن لەگەڵ ئۆجەلانیش بە تەواوەتی ساز نەبووە لە دیدارەکەی دواییدا لەگەڵ
برازاکەی باشکرا ئەڵێ تەجریت ینی گۆشەگیری بەردەوام دەکە گۆشەگیری بەردەوام دەکە کۆمەڵێک پێیان لە خۆ دەگری ئەو یەک لەو پەیامانەش ئەوەیە کە هەتاوەکو ئێستا ئێمە ڕێک نەکەوتینێ چونکە ئۆجەلان کەسێکی ئەوها ئاسانیش نییە کە قوت بدرێ و دەوڵەتی تورکیا وها بە ئاسانی فێڵی لێ بکە وەکو ئەوانەی کە چەند ساڵاڵێ وەڵا ئۆجەلان لە ئیمرالی نیە ئۆجەلان لە هوتێل دانیشتووە و ئۆجەلان تەسلیم بووە و ئۆجە نەخێر ئەوانە ئۆجەلانیان نەناسیوە بەڕاستی بەڵام دووبارەوە بینە سەر پەکەکە ئەوەی کە پەکەکە دەیتوانی وەکو باسم کرد لە سەرەتادا پەکە دەیتوانی بڵێ لەو قۆناغەدا تاوەکو ئێستا ئێمە هیچ گارانتێک نبینین ئێمە بەو شێوەیە لەگەڵدانین ئەی خەڵکی کوردستان ئەی هێزە دیموکراتیەکان حتا بانگەوازی ئاراستەی جەهابە کردایە من ئێمە ئاشتیمان دەوێت ئێمە دیالۆگمان دەوێت بەڵام ئێمە ئەو مەرجە بۆ مەرجە بۆ مەرجە رازیینین ئێمە پێشنیاری ئێمە ئەوەیە نەوەکو بچی بێدەنگێکی زۆر زۆر گەورە بنوێنی لە دواییشدا بچێت دوو کەس بنێرێتە ئەنقەرە و تەقینەوەیان پێ بکە ئەویانیش لە چالاکێکی سەربازیان پێ بکە لە قۆناغەدا ینی بەڕاستی ئەمە چ فەرقی هەیە لەگەڵ ئەم قۆناغانەی کە پێشتر لە ساڵی 1993 حتا لە سەردەمی 2015دا ئەنجام درراون لەوێژدا عینەن 2015دا ئەمە بوو چالاکێکرا دوو پۆلیس کوژران گوتیان ئێمەین دوو ڕۆژی پێرە گوتیان ئێمە نین ئیتر ئەم ئالۆزیانە بەڕاستی کێشی زۆر زۆر گەورە دروستەکەن جا پێم وایە ئۆجەلانیش ناتوانێت وها بە ئاسانی شتێک بڵێ لە دژی پەکەکە و یانیش بانگەوازیەک بکە لە بەرامبەر پەکەکە کە بەدلی پەکە نەبێ و پەکە قبولی نەکە ئۆجەلان چونکە هەم لە بۆ ئۆجەلان و هەم لە بۆ دەوڵەتی شوایە ینی لە بۆ دەوڵەت ئێستا کە ئۆجەلان کارتێکی زۆر گەورەیە لە دەست دەوڵەتدا ئەتوانێت زۆر کاری پێ بکە بەڵام ئەگەر بێت و دەوڵەتیش ئۆجەلانی ناچار کرد کە لێدوانێکی وا بدە لە بەرامبەر پەکەکە هەر لێدوانێک بێجا و پەکەش قبولی نەکە ئەم کاتە هەم ئۆجەلان ون دەبێت دەدۆڕێ و کارتە گەورەکەش لە دەستی تورکیادا دەسووتێوانە لە هەمان کاتدا پەکەکە ناچار دەبێت مەسافەتی خۆی لەگەڵ ئۆجەلان دابڕێ یانیش دەمی مەقەسەکە بکاتەوە ئیتر ئەمە کێژەیەکی زۆر زۆر گەورەی لێ دروستەوێت بۆیە هەتاوەکو ئێستا چاوەڕێ دەکەم لە نێوان ئۆجەلان و دەوڵەتدا دیالۆگ لەسەر ئەوە هەیە کە ئۆجەلان دەیەوێ ئەو گۆشەگیریە بە تەواوەتی هەڵبگیرێ من چاوەڕێ دەکەم لە ئایندەدا ئەمە ڕوو بدە و ئۆجەلان دەیەوێت بەڕاستی محامیەکان و یانیش کەسانی دیکە ڕاست پێرێ و بیان نێریتە لای پەکەکە و هەڵوێستی پەکەکە بزانێ ئینجا بانگەوازیەکە ئاراستەی پەکەکە بکە ئینجا بانگەوازیەکە ئاراستەی پەکەکە بکە لەوەدا ئەکرێ ئەنجامێکی گەورە بەدەستبێنێ هەتاوەکو نەزانێت پەکەکە بەچی ڕازی دەبێت بەچی ڕازی ناوێ لەکوێ دەتەقێتەوە لەکوێ ناتەقێتەوە پێم وانە ئۆجەلان بانگەوازیەکی ڕادیکاڵانە وەکو چەکدانان و یانیش وەکو پاشەکشە ئاراستەی پەکەکە بکە ئەمە زۆر زۆر بابەتێکی زۆر زۆر گرنگە کە دەبێت لە ئایندەدا چاوەڕوانی لێ بکەین و پێم وایە ئەمە شتێکی زۆر زۆر جددی حتا سەردانەکەی نێچیوان بارزانیش بێگومان بەشێکی پەیوەندی بە هەڵبژاردننیشەوە هەبوو بێ بەشەکەی دیکە پەیوەندی بەو پرۆسی هەبووە و ئەوانیش لەوانەیە هەندێک ڕۆلی کەمیان پێدرابێ بۆ ئەوەی داخوازیەکانی دەوڵەتی تورکیا بگەین نەقەندید یەک لەوانە ئەمە بێ وانیش نێچیوان بارزانانی ئەتوانێت لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتی و دەوڵەتی تورکیادا نێوبژیوانی بکە ئەوە دیارە مەزلومە عەبدی لەو ڕۆژانەدا باسی لەوە کرد بۆیە سەرباری ئەوەی لەو ڕۆژانەدا دەوڵەتی تورکیا دیسا بۆمبەبارانێکی زۆر توندی کرد لە بۆ باکووری سووریا و هێزەکانی سووریای دیموکراتیک بەڵام لە هەمان ئەوە واتای ئەوە نییە کە پرۆسەکە پرۆسێکی جددی نییە لە هەموو ئاشتیەکاندا لە هەموو پرۆسە ئاشتیەکاندا بەرنەوەی ئاشتی ڕابگەینێ شەڕە گەورەکان ئەو کاتە ڕوەدەن چونکە لایەنەکان دەیانەوێ بەهێزەوە بچنە سەرمێزی گفتوگۆ و دانیشتن ئەنجام بدەن لە بۆ هەندێک ئەم قۆناغێکی بەو شێوەیە و هیوادارم لە بەرژەوەندی هەموو لایەنەکاندا بێ و هیچ کەس نابێ بێباوەڕ بێ لە بەرامبەر ئاشتی پرۆسەیەکی زۆر زۆر دوور و درێژە زۆر زۆر درێژە بەلای کەمێ ئەکرێ 100 ساڵ بخاینێ بەڵام هەر قۆناغێک کە ئاشتی پێی دەگا گەڕانەوەی نییە بۆ دواوە هەر قۆناغێک هەر دەستکەوتێکە تۆ بە ئاشتی پێکی دەینی گەڕانەوە نییە مەسەلەن پێشتر باسی کوردت کردبە تورکەنێتەوە پەرستەکان سنداقیان نەچوو باسی کوردستانی عراقت کردبە شێت دەبوون باسی نەورۆزت کردبە شێت دەبووانە بەڵام ئێستا ئەم شتانە نەماوە جاران تورکەکان نەفرەتیان لە هونەرمەندی تورک نەفرەتی لە ئەحمەد قایە دەکردوانە کە پێیان وابوو باشترین گۆرانی بێژی تورکیایە بەڵام دوایەوە گۆرانێکی بە کوردی گوت هەموو شتێک تێک چوو ئایا ئێستا هونەرمەندێکی تورک دەبینیشتی وا بکە
هونەرمەندێکی نەتەوەپەرستی فاشیستی تورک دەبینی شتێکی واکە نابینی کەواتە ئەو دەستکەوتەی کە بە ئاشتی بەدەستێ جێگیرە گەڕانەوەی بۆ دواوە نییە بەڵام هەر دەستکەوتێک بە شەڕ بەدەست هات ئەکرێ بە شەڕیش کۆتایی پێبێ ئەمە زۆر زۆر گرنگە مرۆڤەکان تێبگەن بێگومان ئەم بابەتە زۆر زۆر درێژە و دەبێت لە کۆتاییدا ئەمە باس بکەم ئەو جەلان بەر لەوەی بگیرێ بیر و بۆچوونی جیاوازی هەبوون دەربارەی شەڕ جیاوازتر لە پەکەکە کە ئیتر شەڕ گەشتۆتە قۆناغێکی بنبەست لە ڕووی استراتیژیەوە نە دەوڵەتی تورکیا ئەتوانێت بە شەڕ پەکەکە لە ناوبەوە بە تەواوەتی نا پەکەکەش ئەتوانێت بە شەڕ هیچ بکە هەر ڕۆژ دوا ئەکەوێت وفعلا وای لێ هاتووە ئێستاکە و لە هەمان کاتدا ئەو زەران بیر و بۆچوونی جیاوازتری هەبوون بەڕای من کە من یەک لەوان نەبووم کە لە کۆتاییدا لەگەڵی بوومە بیر و بۆچوونەکانی دەربارەی حیزبی کوردی بە پەکەکەشەوە حیزب لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆتە سەر ئێشەیەکی چەند گەورە بۆتە کێشەیەکی چەند گەورە حیزبەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا حیزبی شۆڕژگێڕ و حیزبی سەر بە بزوتنەوەی ڕزگاری نەتەوەی بێگومان هەمویان بە شوعی و چەپ و باسی و ئەڵمانی و قەومیەکانەوە ئێمە دەزانین لە قەیراندان و ئەمانە ڕۆژ بە ڕۆژ کێشەی زۆر زۆر گەورە تریان بۆ دروست دەبێت پەکەکەش بەمانە لەو ڕۆژەی کە چۆتە لوبناان و پاشان چۆتە سووریا بەمانە بەکاریگەر بۆ ئەوجران بەخۆی بەمانە بەکاریگەر بە بەڵام ئەوزران هەستی بەوەش دەکرد کە ئەمە دەبێت بە شێوێک لە شێوەکان چارەسەر بکرێت ئەمانە پرۆژە گەلێک بوون بەر لەوەی ئۆزەلان دەستگیر بکرێت ئەمانە لە مێشکی ئەودا هەبوون و دەچون و دەهاتن بەڵام چارەسەریەکی پێنەبووە چارەسەریەکە لەو قۆناغانەدا ئاسانیش نەبوو هەتاوەکو دەستگیرکردنەکەی بەسەرداهات ئێستاکە بابزانین لە ئایندەدا قۆناغەکە بەرەو چێ دەچێت بەڵام هەر چۆنێک بێ منیش پێم وایە ئەم قۆناغێکی جددیە بێگومان پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی تورکیاوە هەیە پەیوەندی بە سووریاوە وەکو باسم کرد چەقی مەسەلەکەیە لە هەمان کاتدا پەیوەندی بە ناوخۆی تورکیاشەوە هەیە و پەیوەندی بە بەرژەوەندی ئەلیتی سیاسی دەوڵەتی تورکیاوە هەیە ئاشتێکە لە کاتێکدا بەرقەرار دەبێ کە هیچ لایەنێک بە شێوەیەک لە شێوەکان ینی ئەو لایەنانەی کە لەناو تورکیادا ئەو جەرانیش لەناودا من پەکەکە وەک لایەنێکی دەرەوەی تورکیا تەماشا دەکەم بەڵام ئەو لایەنانەی لە ناوی تورکیادانە مەبەستم دەم پارتیا مەبەستم جاپێ مەبەستم ئاک پارتیا مەبەستم مەهەپە ئەو جەلانە ئەمانە یەکێکیان نابێ ببێتە قوربانی ئەوەی دیکە و زەرەر بکە لەو کاتەدا پێک دێوە لە دەرەوەش هێزەکانی سووریای دیموکراتیک و باکووری سووریا و ستاتوی باکووری سووریا بەرەو کوێ دەچێت بێگومان ڕەنگ بێت چارەسەریەکی مام ناوەندی بۆ بدۆزرێتەوە ئەو چارەسەریە مام ناوەندی ئۆتۆنۆمیە فدرالیە شتێکی بچووکترە لا مەرکەزیەتە جارێ ئەمانە نازانین بەڵام ئەمەش پێچێ لە کۆتاییدا دژ بە ئێران لە بەرژەوەندی مانەوەی بەشار ئەسەدێکی لاواز و هەندێک دابراو هەندێک دابراو لە ئێران و لە رووسیا هەندێک نزیکتر لە عەرەب و لە خەتی ئەوروپا بەگشتی ئاسایشی ئەمریکا لە ناوچەکەدا ئەکرێ جێبەجێ بکرێ بەڵام لە هەمان کاتدا هێزی دیکەش لە ناوچەکەدا هەن چین هەیە رووسیا هەیە ئێرانیش هەتاوەکو ئێستا بەتەواوەتی لە قوپۆپ نەکەوتووە و بەرژەوەندی و ئەوانەی شاخ پەکەکە هەتا چۆن لە بابەتەکە دەڕوانێ هەتاوەکو ئێستا بەڕاستی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ئێمە ئەوە نابینین لایندا ئەمانە هەمویان بەیەکەوە دەبینین و لێکی دەدەینەوە ئەگەر پێویست بوو جارێکی تر دەینەوە خزمەتتان و لەسەر ئەم بابەتە دووبارە قسەی خۆمان دەکەین هیوادارم کەمتر خەمی نەکەن لە لایکردن لە پرسیارکردن و کۆمنتکردن و لە هەمووشی گرنگتر ئەوانەی سوبسکرایبیان نەکردوێت تکایە یعنی بەرنامە هەیە 7,000 کەس تەماشای دەکە بەڵام ئەمن نزیکەی 6,000 کەس سوبسکرایبم هەیە کەواتە 1000 کەس تەماشای بەرنامە دەکە بەبێ ئەوەی سوبسکرایبی بکە تکاتان لێ دەکەم سوبسکرایب ئابونەی بکە تکاتان لێ دەکەم لەوەش گرنگتر بەرنامەکانمان شێر بکەن بۆ ئەوەی زیاتری خەڵک بیبینێ هەتا بەرنامێکی ئایندا ڕێز و سڵاتان بۆ دەخوازم کاتێکی خۆش